من قوربانی ئەو جێمەجێ ئەتو پێخۆی لێدانێ بابەتیان بەس 18 ساڵە نەهات تەماری مامۆستا بەداخەوە زۆر بەداخەوە هەر گلەیەکیشی لە من هەیە لە هەر چار پارچەی ئەو کوردستانەی بابێ بەرامبەری من قسە بکە يعني هلا حق ماري خواردن هلا تشتي خراب الحمد لله سپاس بو الله من آمادەمە کە لە پێشەوی هەرچی برێ لێم بکەێ بەس بەڵام من بێت تاوان بم ئایا بە قسەی دەوروبەر من نازانم چ بکە مامەستا بۆ خوای ینی تەنها ئەو هیوایەتم هەیە کە یەک شەو بابم بێتەکنێ زە بشمرم هیچ لە گۆڕی خی گەورە دڵی بابت نەرم کە یا ڕەب خی گەورە دڵی بابت نەرم کات هیدایەتی بدا نا بابم باشە دەوروبەری خراپە بابم دەرەجە ئێکە ئەرێ وەڵا بابم کەسەی ئەوەندە باشە ئەوەندە باشە یعنی کەس لە بابم باشتر نییە من دەستی ماچەکەم لێرە ڕابەس ئەرێم دەوروبەری باش نییە